سەرنجام پەرلەمانتاران خۆیان لەو کۆتوبەندە ڕزگار کرد کە ماوەی زیاتر لە 2 ساڵە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لە دەستوپێی پەرلەمانتارانیان کردووە. ئەو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە باڵا هەواڵگریەکەی پارتی تەواو هەژمونی بەسەردا کردووە. بەوتەی پەرلەمانتاران بووە بە پاشکۆ و دەستەمۆی حکوومەت بە جۆرێک هەر یاسا و بڕگەیە کە باز لە خەمی خەڵک و گەندەڵی حکوومەت بکات نەدەخرێتە بەرنامەی کار نەڕێگە بە پەرلەمانتاران دەدرا قسەی لەسەر بکەن. لە ماوەی ڕابردوودا فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان و ژمارەیەک لە ئەندامانی هەردوو فراکسیۆنی گۆڕان و یەکێتی با بایکۆتکردنی کۆبوونەوەکانی پەرلەمان و ئاڕاستەکردنی یاداشت هەوڵیاندا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەم هەڵوێستە نابەرپرسیارانەیان ئاگادار بکەنەوە، بەڵام سوودی نەبوو. تاوەی لە دانیشتنی 30 تشرینی دووەم 37 پەرلەمانتار هەڵوێستێکی بوێرانەیان نواندوو. چیدی وەک ڕابردوو هۆڵی پەرلەمانیان بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و فراکسیۆنەکانیان چۆڵ نەکردو بە بەرزکردنەوەی دەنگیان کۆتاییان بە ڕۆڵی سەرەکی سەرۆکی پەرلەمان هێنا کە تەنها مایکی لە پەرلەمانتاران دەکوژاندەوە. لەگەڵ ئەوەیەکە کە تەنها بڕگەی یەکەم بەوتەی پەرلەمانتارە ناڕازیەکان ئەوان بەلێدان لە مێزەکانی بەردەمیان ویستویانە هۆش بەبەری ئەم دەستەی سەرۆکایەتیدا بهێننەوە بەوەی کەچی دیکە ڕێگە نادەن پەرلەمان لە جێی چاودێری حکوومەت و خەمخواردن لە هاوڵاتیانی بەشمەینەت خەریکی جێبەجێکردنی فەرمانەکانی حکوومەت بێت و فەرشی سووریان بۆ ڕابخات. لە نێو هاوڵاتیان و چاودێرانی سیاسی پێشوازیەکی گەرم لە هەڵوێستی ئەم 37 پەرلەمانتارە کرا و بە ڕۆژێکی جیاوازی پەرلەمان ناویان برد. لەو بارەیەوە ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی کێتی نووسیوێتی ئەمڕۆ پەرلەمان جیاواز بوو، سەرەتایەکی گرنگ بوو لە خەباتی پەرلەمانی دەبێت شکۆ و سربەخۆیی پەرلەمان پارێزراو بێت و نوێنەری ڕاستەقینەی گەل بێت. ئەندامەکەی سەرکردایەتی کێتی دەڵێت بێدەنگی و بێهەڵوێستی نەکرد کێشەکان چارەسەر ناکات، بەڵکو کێشە و قەیرانەکان قوڵتر و گەورەتر دەکاتەوە. هەر بۆیە دەستان خۆش نوێنەرا خەمخۆر و دڵسۆزەکانی گەل. هەروەها هۆشێر عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی عێراقیش باسی لەوە کردووە گروپی دەسەڵاتە گەندەڵ و بەدکار و شەق و شڕەکەی هەرێم زۆر هەوڵیاندا ئەو بێدەنگیاکاتی بۆ ماوەیەک لە هەرێم دروستیان کردبوو بیگوازنەوە بۆ بەغدا و ناو فراکسیۆنە کوردستانیەکان، بەڵام نەک نەیانتوانی بەڵکو پێچەوانەکەی ڕوویدا. ئەمڕۆ هەمان ئازایەتی چاوەڕوانکراو لە کۆمەڵێک هاوڕێی پەرلەمانتاری پەرلەمانی کوردستان بینی. ئەو پەرلەمانتارە ئاماژە بۆش دەکات ئازایەتی و هۆشیاری ئەمڕۆی ژمارەیەکی بەرچاوی پەرلەمانتاری کوردستان جێگەی دەستخۆشیە. بە بڕوای چاودێرانی سیاسی ئەوەی لە کۆبوونەوەی پەرلەمان ڕوویدا زەنگی هۆشیاری بوو بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە ئەگەر لە جێبەجێکردنی فەرمان و ئەژێنداکانی باڵا هەواڵگریەکەی پارتی بەردەوام بن ئەوا دەبێت چاوەڕی هەڵوێستی زیاتر و تونتر لە پەرلەمانتاران و هاوڵاتیانیش بکەن.